سلااوتان لێبێ دوای زیاتر لە 30 ساڵ لە چاوەڕوانی بەشێک لە کۆڵانەکانی ناحیەی سرێشمەی سەر بە قەزای خەلیفان کۆنکرێت دەکرێن. دیارە ئەو کۆڵانانە پێشتر خۆڵ بوون، قوڕلیتە لە زستانان لێ دروست دەبوو و هاوینانیش تۆزێکی زۆر بوو. دوای ئەوەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەوامی ئەو پرۆژە خزمەت گوزاریانە کە زیاتر گرنگی بە گونیشینەکانیش دەدرێت پێشتر پێش 2 مانگ دەبێت بڕیاری بە ناحێبوونی بڵێم سرێشمە دەرچووە. ئێستا دەرهاوێشتەکانی بە ناحێبوون بە دەرکەوتون هەرزوو کۆمەڵێک پرۆژەی خزمەت گوزاری لە سرێشمە دەستیان پێکردووە. مامۆستا سۆران سرێشمەی سەرۆکی شارەوانی سرێشمە لەسەر ئەم پرۆژەیە کە ئەمڕۆ لێرە لە سرێشمە کاری کۆنکرێتکردنی بۆ دەکرێت هەوڵ دەم گفتوگۆی لەگەڵ بکەم. مامۆ سۆران سلااوتێ بێ ئەگەر بۆم باز بکەی چەند مەتر مربع یاخود چاگۆش لێرە سلااو لێوەش دەستان خۆشێ ماندوو نەبن 7,000 متر مربع کۆنکریت لە سرێشمە ئەنجام ئەدرێت و ئێستا کاری تێدا دەکرێت و بە گوژمەی 168 میلیۆن دینارە. بەڵێ جگە لە کۆنکرێتکردن هیچ پرۆژەی شتێر هیچ دەرخستێکتان بۆ پرۆژەکان کردی وەک دیارە کە سرێشمە ئێستا بۆتە ناحیا چی ئەکرێنی بۆ سرێشمە چتان کرد؟ بەڵێ سەبارەت بە پرسی بە ناحێبوونی سرێشمە ئەمە هەنگاوێکی زۆر باش حکوومەتی هەرێمی کوردستان بوو بە تایبەت جەنابی براگەورە و دڵنیان کە ئەم هەنگاوە دەبێت هۆی هێنانەکەی خزمەت گوزاری زیاتر لە ناحیەی سرێشمە و بۆ هاوڵاتیانی ئەو شارە دێش. سەبارەت بە پرۆژە و دەرخستە نوێ بەڵێ دەرخستەی نوێمان کردووە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی زۆرا زۆر کە خۆی دەبینێتەوە لە ڕووناکردنەوەی ڕێگای نێوان سرێشمە و خەلیفان واروەها دروستکردنی پارکێکی ئەگەر بچووکش بێت لە هەنگاوی یەکەم و جگە لەمە سەرپۆشکردنی جۆگەی بە درێژایی بازاڕی سرێشمە و سیانەکردنەوەی ڕێگای نێوان سرێشمە و خەلیفان و ناو بازاڕی سرێشمەش. بەخێر بن سەرچاو. سۆران سرێشمەی سەرۆکی شارەوانی سرێشمە قسەی بۆ زاری کرمانجی کرد لەبارەی پرۆژە خزمەت گوزاریەکان. ئەوە کامەژەم پێکرد دوای ئەوەی چەندین جار دانیشتوانی سرێشمە داوای بە ناحیەبوونی گوندەکەیان کرد کە بە گەورەترین گونددانرێت لەم دەڤەرە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. هەر بۆیش دوای ئەوەی کە خەلیفان بوو بە قەزا سرێشمە ئێستا بۆتە ناحیە و بێگومان ئەوەش کاریگەری دەبێت لەسەر ئەنجامدانی پرۆژە خزمەت گوزاریەکان. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ هەندێک لەو هاوڵاتیانش بکەم کە ئێستا لەسەر ئەو پرۆژێن. سلااوت لێبێت. ئەگەر بیت ئێرە بۆم باز بکە چۆن دەڕوانە پرۆژە خزمەت گوزاریەکان لە سرێشمە. پێشەشی بە خێراتنی ئێوە دەکەم دەستگا زاری کرمانجی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم. زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی ئیدارەی سەربەخۆی سۆران و شارەوانی سرێشمە دەکەم کە ئێستان بە چاکردنی ئەو کۆڵانانە دەستخۆشیان دەکەم کارێکی زۆر باشیان کردووە. داواکاری وەکو هاوڵاتیەک چییە لە وەڵای داواکارین چەند ساڵە ئەو کۆڵانانە بوون ئەویش کران لە خوای بە زیادی زۆر سپاسیانەکەی خێر بێ سەر چاوم ڕێزی. ئەمەش پەیامی یەکێک لەو هاوڵاتیانە بوو کە باسی لەوە کرد کە پرۆژە خزمەت گوزاریەکان لە گوندی سرێشمە دەست ناقۆناغینێ و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد کە لێرە دەستیان بە کۆنکرێتکردنی ئەم کۆڵانانە کرد. مامە گیان سلااوت لێوێت. وعليكم السلام ورحمة الله. دڵخۆشیە هەستێک أنا ولا دڵخۆشم عەود زادە ولما سەبکرد مەمنوونە ئەو حکوومەتەی لۆمە سەبکرد عەود زادێ مەمنونم زۆر مەمنونم. چەند ساڵە بەو جۆرێ قوڕلیتە لە زستانان پەیدابی لە هاوینان 20 ساڵ برم چەند ساڵە 20 ساڵە لێرە هەتا بتە قوڕوتە بیتە ئەوە مەمنونش حکوومەتەی خۆمە عەود زادێنم سەبکرد زۆر مەمنونم. هیچ داواکاریت لەلایەنی پەیوەنددار حکوومەت ناوەڵێم مەمنونم زۆر مەمنونم. دەستەکان ممنون لا حكومتي خو سباس يا رب هري صاحب حكومتي ما حتى بيت حكومتش توا ممنون. بەڵێ یەکێکی تر لەو دەچینە کۆڵانێکی تر کە 38 ساڵ بە گوتەی هاوڵاتیانی ئەم گەڕەکە کۆڵانەکەیان قوڕولیتە بۆ چەندین زاری کرمانجی بە دوواداچوونی کردووە لەسەر
ئەم کۆڵانە ئێستا دوای 38 ساڵ کۆڵانەکە کۆنکرێت کراوە لەگەڵمان بن بۆ ئەوەی دیمەنی ئەم کۆڵانەشتان بۆ بگوازینەوە. وەکەمەژەم پێکرد ئێرە ئەم کۆڵانەیە کە دوای زیاتر لە 38 ساڵ کۆنکرێت کراوە و هاوڵاتیانی ئەم کۆڵانانە دڵخۆشی خۆیان بە کۆنکرێتکردنی ئەم شوێنە دەردەبڕن کە کۆڵانێکی دوور و درێژە. لێرە هاوڵاتیان وەستاون بۆ ئەوەی گفتوگویان لەگەڵ بکەم. کاک فاروق سلااوت لێبێ. دەگوترێ 38 ساڵ ئەم کۆڵانە بەم پێشتر قڕولیتە بوو، ئێستا کۆنکرێت کرایە تا چەند دڵخۆشن و داواکاریتان چیە لەلایەن؟ زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان کابینێنەوەکەم کە ئەم پرۆژەی لێرە لەمە جێبەجێ کرد. 38 ساڵە ئەمە چاوەڕێ ئەو پرۆژەیەکەین، ئەو کۆڵانەیەکەین کە پێشتر قڕولیتا بوو، نەماتواری بگەینەوە ماڵی خۆمان، ماڵمان پیشە بوو. ئێستا سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین، سوپاسیشی تایبەت بۆ زاری کرمانجی. بەڕاستی ویبسایتی زاری کرمانجی شتێکی باشی بۆمە کرد. ئەوان دەرجی مەیکیاندا بە ئیداری سەربەخۆی سۆران، سوپاسی ئیداری سەربەخۆی سۆرانەکەی، سوپاسی مامۆستا سۆرانیش کرد کە وەکو مدیری نوێی شارەوانی سۆران. سپاس دەکەم. دیارە گەنجێکی تریش ئەوێ تۆ دەتەوێت چی بڵێ لەبارەی ڕۆدگوزاریەکان و ئەو کۆڵانەی کەسیوها کۆنکرێتکردنی بۆ دەرچ؟ وڵای من بەڕاستی دەستخۆشێکی گەرم لە سەرۆشی حکوومەتیانی کوردستان دەکەم، ڕێزار مەسرور بارزانی، کە لە دوای ئەو کە شاری سۆرانی کرد بە ئیداری سەربەخۆ پرۆژەی ئاودانی گەیشتە ئەم ناوچەیە، دەستخۆشێکی گەرمی لێ دەکەم و دەستخۆشێکی گەرمیش لە زاری کرمانجی دەکەم. زۆر لەگەڵ ئێمە ماندی بوون لە تۆڕی کۆمەڵایەتەکان و پیرۆزباییش لە سەرۆکی شارەوانی سرێشمە دەکەم وەک دەست بەکاربوونی ئەم زادەیەشمان بۆ کۆنکرێت کرد. زۆر سپاس. ئەمەش پەیامی گەنجێکی تر بوو. ئەم کۆڵانە کۆڵانێکی دوور و درێژە، چەندین ماڵەی سوودمەند دەبن. پێشتر سەرۆکی شارەوانی سرێشمە ئاماژەی بەوە کرد کە 7,000 مەتر کۆنکرێت بۆ کۆڵانەکانی سرێشمە دەرچووە و لە بەرنمەیاندا بڵێم پرۆپۆزەل بۆ چەندین پرۆژەی خزمەتگوزاری کراوە لە دوای بەنەحێبوونی سرێشمە بۆ ئەوەی پرۆژە خزمەتگوزاریەکانی تر پێشکەش بە دانیشتوانی ئەم ناحیە بکەن و خۆی گوتی کە خاوەنی چەندین شەهیدن لە کۆی ئەو شۆڕەشانەی کە لە هەرێمی کوردستان سەریان هەڵداوە. لە ناحیەی سرێشمە لەگەڵتان بووم بۆ ئەوەی کە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەم شوێنە کە چەندین کۆڵان لێرە وەک سەرۆکی شارەوانی ئاماژەی پێکرد کە کۆنکرێتکردنیان بۆ دەرچووە، هاوڵاتیان لە ڕێگای زاری کرمانجی سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد لەوەی کە دوای ئەو هەموو ساڵە، دوای ئەو هەموو چاوەڕوانیە ئەم کۆڵانیان بەم جۆرە بۆ کۆنکرێت کرەوە، داواشیان لەلایەنی پەیوەندیدار کرد پرۆژەی زیاتری خزمەتگوزاری پێشکەش بە دانیشتوانی ناحیەی سرێشمە بکەن.